لژنەیەکی باڵا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی پێکێنرا بۆ چاودێریکردنی کواڵەتی و ڕێنمایەکانی سوتەمەنی لە سەرجەم بانزەیخانەکان کە لە سنووری پارێزگای سلێمانیە کە جاران ئەمە تەنها لە سنووری قامقامەتی سلێمانی بوو لەسەر ئاستێکی باڵا دروستکرا و کامل سەلاحیەت درراوە بەم لژنەیە باڵا بۆ چاودێریکردنی بانزەیخانەکان. دوام خاڵ ئجراعاتی یاسایی بەرامبەر ئەو بانزەیخانانە بکرێ یەکەم جار باگەدارکردنەوەیان بە پێ ئەو لژنانە کە دەرەچن دوایی غەرامە دوای حتە تەنانە دەگات بە لێسانەوەی مۆڵەتیان بە شێوەیەکی گشتی. ئجراعاتێتر کرا بە هیچ شێوەیە کە ڕێگا نەدرێ بە هیچ چاوردەیەکی سوتەمەنی لەژێر هیچ بەیانوویەک بۆ دەرەوەی هەرێم بێت یا بە ترانزیێت بێ بەبێ تێستکردن لەلایەن تیمەکانی گەڕۆکی پارێزگای سلێمانیە و هەر هاوردەیەک سوتەمەنی بە هەر بیانوویەک بە پێچوانەوە بێ ڕێگەی پێ نادرێت لە سنووری پارێزگای سلێمانی بڕێتەوە ئەو دیوار. ئەمە خاڵی سیامیش کە کرا بەڵێنامەیەک لە خاوەن بانزەیخانەکان وەرەگیرێت بە تایبەتی لەو بانزەیخانە کە ئێستا هەیە بە دووبارە بکردنەوەی خراپی بانزینەکانیان یا لادان لە ڕێنمایەکانی سوتەمەنی ئجراعاتی توندیان لەگەرەکرێت